دوای تێپەڕینی 5 مانگ هێشتا حکوومەتی تازای عێراق ڕێگای خۆی نەدۆزیوەتەوە. حکوومەتی تازە کە عادل عەبدولمەهدی سەرۆکاتی دەکات دەیان و سەدان دۆسەی گرنگ و هەستیاری لەبەردەستە بۆ ئەوەی بڕیاریان لەبارەوە بدات کە گرنگترینیان پەیوەندی هەرێم و بەغداد و بودجەی ساڵی تازە و شەڕە دژی تیرۆر. لە ناوەڕاستی مانگی ئایاری ئەم ساڵدا خەڵکی عێراق ڕوویان کردە سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردنی خولێکی نوێی ئەنجومەنی نوێنەران کە لەو ڕێگەیەوە حکوومەتی نوێی بەغداد پێک بێت. بەڵام وا 5 مانگ تێدەپەڕێت و هێشتا عێراق نەبووتە خاوەنی ئەو حکوومەتەی خەڵکی وڵاتەکە خەونیان پێوادی. واتە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی 5 مانگی پێچووە و هێشتا کامەڵیش نەبووە. 14 وەزیر مەتمانی ئەنجومەنی نوێنەرانیان بەدەستهێناوە دەست بەکاربوون، بەڵام هێشتا 8 وەزیری ترماون تا سەرەتای مانگی داهاتوو مۆڵەت لە بەردەم عەبدولمەهدی هەیە تا ئەو ئەرکە تەواو بکات. ئەم ڕەوشەوای نەکردووە کە سەرنج و تێبینی لەسەر عادل عەبدولمەهدی دروست نەبێت، بەڵکو بە پێچەوانەوە ناردنی بودجە حازرکراوەکەی ساڵی 2019 حەیدەر عەبادی لەلایەن عەبدولمەهدی بۆ ئەنجومەنی نوێنەران یەکەم نیشانەی پرسیار و یەکەم سەرنجە، چونکە حکوومەتی تازە نابێت لەسەر بەرنامەیەک بڕوات کە حکوومەتەکەی پێشتر ئامادەی کردووە، ئیتر چۆن پێی دەوترێ حکوومەتی تازە. سەرنجەکە لەسەر بودجەی ساڵی 2019 عێراق تەنها لەسەر عادل عەبدولمەهدی نییە، بەڵکو ئەم بودجەیە لە کاتێکدایە کە فواد حسێن کوردە و وەزیری دارایی عێراقە و پێدەچێت هیچ تێبینیەکی لەسەر بودجەکە نەبوو بێت وا ڕەوانەی پەرلەمان کراوە. ئەمەش لە کاتێکدایە ئەو بودجەی کە ئامادە کراوە وەک ساڵانی ڕابردوو ناحەقی زۆری بەرامبەر کورد تیادایە، لە سەدا 7 کەم کراوەتەوە بۆ لە سەدا 12.67. سەرنجێکی تر کە دروست بووە ئەوەیە کە دابەشکردنی پۆستەکان بە پێی CV ئەلکترۆنی نەبووە، بەڵکو وەک جارەکانی تر بە بەشبەشێنی سیاسی و نەتەوەی و تایفی بووە. بۆیە ئێستا سەرنجەکان بەرەو زیاتر دەچن لەسەر ئەو پیاوەی هەمیشە دەست لە کارکێشانەوەکەی حازرە و لە گیرفانیدایە.